جۆ ڕاگرە نە مەشروب باسەیەکە با ئەم شەو پێ بڵێم نە مەشروب نە جگەرە کێشان نە نێرگەلە کێشان نە ڤەیب هیچی ناگاتە نوێش نەکردن یعنی یەک نوێژێ بفەوتێنی باوەڕت هەبێ لە 100 مەشروب خواردن خراپترە ئیتر بەوەی تێ بکەن یعنی وا تێ نەگەن کە بڵێ من نوێژێکەکەم و دوان ناکەم ئەو دوانەی کەوا نەت کردووە یعنی بزانە لە مەشروب خواردن گوناهەکەی گەورەترە باوەڕت هەبێت لە 100 پاکە جگەرە کێشان گوناهەکەی گەورەترە جان نوێژ نەکردن ئەوەنە خەتەرە حتى رسول الله فرمي صلى الله عليه وسلم من فاتته صلاة العصر فقد حبط عمله هر كسي نيوجي عسري بفوتيني بأنقص هر كردوكاني بوچالا بيتو هندي لزانيان أفرمون كردوي أو روجي هندي كيش أفرمون لتمانيا هرشي كردوي كي يبيا بوچالا بيتو بو يا اخوة أفرمي حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله القانتين باريزغاري لنيوجا كانتان كان رسول الله صلى الله عليه وسلم لسر مرقا بو يفرموا الصلاة ئامان ئاگاتان لە نوێژەکانتان بێت ئیمامی عومەری کوڕی خەتاب کە لە نوێژی بەیانیە خەڵتانی خوێنیان کرد بەر خەنجەر و چەقۆیاندا لە هۆش خۆی چوو لە ناو نوێژا بوو لە ناو نوێژ ئیمامەتی بۆ مسڵمانانە کرد کاتێ بە هۆش خۆی هاتەوە یەکەم قسە فەرمووی ئەسەل لە الناس خەڵک نوێژیان کرد فەرمیان بەڵێ فەرمووی بە خەڵک ڕاگەیەنن لا حظ في الإسلام لمن ترك الصلاة لا حظ وشي حظ نكيرية يعني بچووکترین بەشی لەم ئیسلامیانیە هەر کەسێ واز لە نوێژ بێنێت نوێژە گرم دانیشم نوێشکەم بۆم ناکرێ چۆن بۆ قوربان چۆن بۆ ناکرێتم نوێشکەم ئیتر کاکە بیللا وەتەڵڵاهی من نوێژێ نەکەم ڕەنگە ئەو ڕۆژە جەڵدە لێم دا و بمرم ئەوە مانای ئەوە نییە من کەسێکی باش و هینم بەس ئینسان کە هاتە ناو ئەم ئیسلامەوە ئیتر ئەبێ بە کاملی بێ قوربانگیان يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة بطاواتي ورنناو إسلامه قربان جان دست كردوا بنيوش كردن أبيت تو نيوجا فرزكانت لچاوت خوشترد بيوت رسول الله يفرمو جعلت قرة عيني في الصلاة بالبيلي چاوم نيوش رسول الله صلى الله عليه وسلم كات يبان بدرا يا بونيوش دايك عائشة فرمي رضاي خوالي اللي بقامت كأنه لم يعرفنا هل أساء شو بونيوشكي وقبل يمي قد نناسيو هرنا ما ناسيو ئەوە نە گرنگی بە نوێژەکەی ئەدا قوربانگیان سەحابە هەبووە کە نوێژی کردووە كأن على رأسه طير وەک بڵێ ها ئەمە کۆتەرەدارێکە خەریکە باڵندە لەسەر شان و لەسەر پشتێ نشێتەوە قوربانگیان یعنی نوێژکردن خەڵک وەڵڵا من عەجیبم دی الحەمدولله چونکە هەر لە مناڵیەوە لە مزگەوتا گەورە بوومە لە ناو ئەو ئیسلامیە گەورە بوومە کەسێک ئەڵێ نوێژێکەکەم و دوان ناکەم من خۆم هەڵێمە بێم پیاوە ڕاستکە هەڵێ ئەم پیاوە ئەبێ ڕانەبوێرێت